سڵاتان لێبێ بەڕێزان. ئێرە پارکی ئازادیە. بەشێکی زۆر لە هاوڵاتیان لە ئێوەرانی ڕۆژی هەینی و ڕۆژانی پێنجشەمە بۆ ئیسراحەت و بۆ کەمێک بەسەربردنی کاتێکی خۆش ڕۆکەن ئێرە. من دەمەوێت بەنامەیەم جارە لەگەڵ بەشێکیان قسە بکەم بزانم تا چەند گرنگە ئینسان بۆ دوورکەوتنەوە و ئیسراحەتکردنی ڕۆحی بێتە ئەم جۆرە شوێنانە لەگەڵ خۆی و خانەوادە و منداڵەکانی. ئەمە یەک دوو و پاک و خاوێنی ئەم شوێنانی تا چەند گرنگە بیپارێزین، چونکە بەداخەوە دەبینی هەندێکی شوێن دوایەوەی خانەوادەکان یاخۆدە و کەسانە کە سەردانی و شوێنەکەن جێ هێڵن شوێنەکە بە پیسی جێڵن. لەگەڵ ئەم بابەتە لەگەڵ بەشێکیان قسەکەم ئێوەش بینەری وەڵامەکانیان من فەرموو. باوەڕکە نیم ساعتە من وەخت خۆم دانا هەڵسام دەوروبەرەکەی خۆم پاک و خاوێنە بەر بەداخەوە کە ئێرە ئەبینم ئەوەشی ئەخوێنمەوە لە بیر مەچێت بەڵایکەیەت ئێرە بێ وەکو پێڵ و چاوە بیپارێزی ئەو لە بازار تەنەکەی خۆڵەکە لە بەدەم یادی کنسەکە قاتەوە دیوە. ئێستا پارکی ئازادی ناوی پارکی ئازادیە، ئەچینا وەکو پارک هیچ ئاسەوارێکی پارکی پێوە نەماوە. سڵاوتان لێبێ بەخێر بن بە قوربانە بم بەخێر بێن لە ڕۆژەڵاتەوە چاومانی بەخێر بن. جەنابتان چی دەڵێن لەسەر پارک و ئەم شوێنانەی کە ئینسان دەبێ ئیسراحەتی تیان؟ وەڵڵا ڕێز و حورمەت بۆ هەر هەموو کوردستان و بەتایبەت سلێمانی جوان عەزیز. ئێمە دەمێک هاتینە ناوم پارکە دانیشتین. وەڵڵا بە حەقیقەت من جارێ هەر هاتم چۆن شوێنێک وە پاک و خاوێنی حەقیقەت زۆر موهیمە بۆ من. ئیتر هاتین دانیشتین لەگەڵ ماڵەوە وەڵا باوەڕکە نیم ساعتە من وەخت خۆم دانا هەڵسام دەوروبەرەکەی خۆم پاک و خاوێنەکەم پاکردەوە. گیان بەڵێ بۆ زۆر جارە بینین ئینسان قەدری ئەم شوێنان ناتانم هەروە سەیری کەم و لە کناریە بگوزارم بە حەقیقەت ناتانم. چ لێرە بم چ لە سنە بم چ لە هەر وڵاتێک بم وەڵا ڕێز و احترامدانم بۆ ئەو شوێنەوە خۆم ئەچم. هەروە پێم خۆشی تێم بۆ پارکەوە لە سلێمانیا لە هەر کوێنێک لە هەر چوار پاشە فەرقی ناکا بۆ من. خوازانێ ساعتێکە هەڵەسم ساعتێکێک سەرێت لە ناو پارکاگەڕم هەموو زبڵ و نەفەر تێتە ناوە بەرگەوە عایلەی لێە لەگەڵ مناڵی لەگەڵایە لە ئاخرە و هەڵەسم وە ئەچمەوە شوێنەکەم تەرکەکەم پاک و جوان جوان شوێنەکەی خۆم پاک و خاوێنەکەم هەم دڵت مرتاحە هەم عەقڵت مرتاحە. شوێنەکەی خۆت دوایی بە جوان جێڵی کەسێکی دیکە ئیسراحەتی. جا نەفەری تر تێدە دوای من خانەوادەی تر تێ لەوێ دانیشتێ عیب نییە دوعات کرد عیب نییە قسەت پێکەن نەوەڵڵا. باشە هاتنە دەرەوەی بۆ منام کۆتایی ڕۆژی هەفتە تا چەند ئیسراحەت بە مێشک و بە بەدەنتانەدا کە هەستەکەی دێتەم شوێنانە جیاوازە لە دەنگە دەنگ و ژاوەژاوی ناوشان. باوەڕ فەرموو من ئایسا هەفت ڕۆژە یعنی کات دانم بۆ ئێمڕۆم بە حەقیقەت ینی وا هەستم گۆچم بۆ حەپلە بەحەتی تیاکە وڵا سراحەتم تیاکرد شکر بۆ خوا زۆر خۆشیش بوو خۆشیش گوزەریە لێمان و دوای ئەوە چەند کەسێکیش لێرە چتە فرۆشن وڵا ڕێز و احترام بۆیان یانە ئەوە ڕێزیان بۆ من و بنەماڵەدانا یانێکان ئەیان سەر و سەر چاویش خەزات لێم سپاس سڵاوت لێ بەخێر بێن بۆ پارکی ئازادی بۆ سلێمان. جەنابتان چی دەڵێن لەسەر هاتنە دەرەوە و سەیران و ئەم شوێنە خۆشانە کە ئینسان دەبێ ئیسراحەتی تیا بکە هەم پاک و خاوێنیشی پارێز؟ وەڵڵا کاکە عەزیزەکەم ئێمە ئێژین ئاژەڵێک ئەڕێ بە جێگایکە جێگەکەی خۆی پاکەکاتەوە لەوێ دانیشێ بە پیسی حەز ناکە ئەوەی کە حیوانە و ئەقلی پیاناشکیە و زمانی نییە ئەوە ئەزانێ جێگەیشی پاک بێت وەلێ بەعزێ لە ئینسانەکان متەسفانە ئەو فکرە ناکەنەوە و ئەسڵم بۆیان مهم نییە شوێنەکە بەی خۆی نازانێ وازانی کەسێکی دیکە. وەڵام من وامە و ماڵی خۆم چۆن پاک و خاوێن بێ هەر شوێنێکیش دەڕۆم حەزم لێ وابێت. باشە کاتێککە دێنەم شوێنانە تا چەند ئیسراحەت و کۆڵەی مانویەتی ئەو هەفتەیەت لەگیان وەڵا زۆر خۆشمان لێچێ ئەوە کە پاک و خاوێن بێ زۆر تر خاسە زۆر حەزمان لێ کە تینە ئێرە ئێمە لە کشوەری غەریبەوە هاتین لێرە ئیشەکەین غەریب نین هەر وڵاتی خۆتانێ. مەمنون سپاستانەکەم وەلێ واقعان یەک هەفتە ئیشەکەین ئاخری هەفتەتین حەزمان لێ کە واقعان شوێنەکە پاک بێت و خۆشمان لێ بچێت. قەت وەرزش ناکەن لەم شوێنانە کە دێن وەکو وەرزشێک دیکەن؟ نەوەڵای ئەمە وەرزش ناکەین. هاوسەریشت وەرزش ناکەن؟ نەوەڵای هیچ کامیمان ئەو نە ئیشەکەین کە وەرزشتەوە. وەکو خوێنەرێک هاتووم بۆ ئێرە ئەمە شوێنێکی هادەئە بۆ خوێندنەوە فێنکە ئینسان جەگەر تەنیا بێ باشتر دەتوانێت بخوێنێتەوە بەڵام زۆر بەداخەوە کە ئێرە ئەبینم
ئەوەشی ئەخوێنمەوە لە بیر مەچێتەوە لەبەر پیسەکەی ئێستا پێشەوەی جەنابتان بێن حەزەکەم بۆ شایدی دوو علاگەم لەم لێرە زبڵ کۆ کردوەوە خصومەتە ئەو تەنەکەی زبڵە زۆر حالات کۆ کردەوە دوو علاگە زبڵم کۆ کردوەوە دەستی خۆش بێ بەڵام بەداخەوە کە بینین ئەوە ئەم پیسکردن پێ ناخۆشە باشە تا چەند گرنگە ئینسان کە دێتە ئەم شوێنانە بەی خۆی بزانێ یانی زۆر بەداخەوە هەندێکەیە بەئی خۆی نازانێ وازانی شوێنێکی بێگانەیە کە جێی لە زۆر وێرانە و شوێن وڵاهی میسالێکی کوردی خۆمان هەیە ئەڵێ بزن بۆ ساتێک جێگە خۆشەکە کێ باوەڕ بە کوردی خۆفرۆشەکان میسالێکی وا هەیە بەڵام ئینسان ئەگەر لە شوێنێکە بێ بژی پێشە مشتێبێ ژینگەکەی پاک بێ ئەنجاقەتوانێ بشی یعنی ئێرە زۆر پێویستە ئینسان لە هەر جێگایەکە بوو پاک و خاوێنی شوێنەکە بپارێزی ئێرە مرتاحەبی ئیسراحەتی بۆ نمونە مانوێتی ئەو هەفتێت لە گیان دەرەچێکە دیتەم شوێنانەکەوە بینی دار و سەوزای و ئاو ئەم شتانی وڵا بە تاکید من ئەگەر جێگەیەکی باشترم هەبێت لە ماڵەوە باخچەیەکم هەبێت نایم لێرا بخوێنمەوە بەڵام حتمما ئێرە شوێنێکی گشتیە بۆ ئەوەیە خەڵک بێ ئیسراحەتێکی تیا بکە بەڵام بەداخەوە ئەبینم ئەم شوێنە گشتیە تا ڕادەیەک خزمەتی هەیە بەڵام من گلەیم لە حکوومەت جزئێکەیە بەڵام گلەیم لە ڕۆشنبیری خەڵکەیە کابرایە لێرە چایەگە خواتەوە قاپەکەی فڕەیە یعنی ئەمە ئەدەب نییە بۆ ئینسان یعنی ئەدەب لە لای من ڕەوشت لە لای من پێش ئیمانە خۆکۆوترێ لای خی گەورە کردەوەیەک زۆر باشتر لەوەی گایبەت ئیمامی مالیک یەکێک لە هینەکان ئەولیاکان کاتی خۆی کوڕەکەی خستە بەر قوتابخانە داوای لێبردنەکەم لە بیرم چۆتۆ ئێستا لەم کاتان ئەنیێرێ بۆ لای ئیمامی مالیک پێشم شتێ فێر پەروەردە و ئەدەبێکە ئینسان ئەگەر ئەدەب هەبوو هەموو شتێک هەیە ناسی زۆر کەزیە هەموو کەسەکان کوتن ئەداب ئەخلاقی خۆی چۆن پەروەردە کراوە چۆنە ماڵەوە ژی چۆن من زۆر ڕێکیان کە جەماعەتی عالەمتە ماڵی خۆتان شتیواکەن ئەو شوێنە سبێنە خۆی دوتن بەڵێ پێم وتن وتمەوە چۆن شتیوا بێ بڵاوی کەتوێ هەر جوانیە بۆ خۆش لە ماڵی ئەگەر لە ماڵەوە قوڵێکێکە ناک بەجی بێڵ هەڵوێستیان چی بوو کە ئاوا بڕێنمایەتی ئێت بەڕاستیان هێچ بە مناڵی وتی چۆ پایکەرە بێرە شوێنی فرەیە شوێنانە شوێنی ئیسراحەتن ئینسانە بێ ئینسان خۆی هەستکە کە ئەمە شوێنێکی ئیسراحەت و شوێنی گەشتیاریە من لە بەدانیشم بۆ بڵاوە دیافرێن بۆ کەسێکی ئەم کارمەندانی کە لە هەموو کەسی بەتەمەنە بۆ ئەو بە شوێنێکی من پاکەت بۆ خۆم شوێنێکی حۆریەوە بکە ئەو بەتەمەنە نەنوشتێتەوە بۆ هەڵگرتنی شتێکە تۆ فرێت ناخێرنەوەڵە بەڕاستیتر نازەمتر گرگە ئینسان ینی لە هەر شوێنەکە بوو شوێن دەستی خۆی لەو شوێنە دیار بکە ینی پیسی نەکە ئەو شوێنە کارێک بکە کە دوای خۆی ڕەحمەتی بۆ بنێرە نە قسەی پێ بوو بەچێ بڵێنی مەستە لای خۆ من لای خۆم تو لای خۆ لای خۆ کوێچتر هەر ئەبێ وا بێت ینی هەموو ڕۆژ ڕاقبێگەڵ مۆژگاریم کام بڵێ وڵە کاکە شتی خۆ لابە من خۆم هەست شۆرم ئەتوانم شتەکانی خۆم شوێنی خۆم پایکردم و بڕم باشەکە دیتە ئەم شوێنە سەوزایانی لێ تا چەند هەست بە مرتاحیەکەی لە ژاوە دوور زۆر ڕاستە دوور ئەکەوی تۆ بەڕاستی جوێکی فێنکە ئۆکسسیژنی پاشی تایە هەوایکی پاکی خۆشتە خەڵک بۆ سیاحەت دیاران بۆ خۆشی خۆشگوزارنیە بێرە بەس نازم هەندێک کەس ئیسراحەتی چۆنەڵی مانوێتی و هەفتەیە دەرەچێکە دێتێ ئەم سەوزای خۆزانچی خۆی تر بە هەندێک کات ئیسراحەت دەرەچ هەندێک کاش بۆ بوونی کێشە مەشاکیلی ترەوە لەوانەیە بیر بکەیتەوە ینی بیر مەشغوڵێتی خەڵک لەوانەیە کەش و هەوای ئێرە جیاوازە لە کەش و هەوای ئیشکردن و ناو شار و زۆر فێن کە زۆر خۆشێرە ینی بەڕاستی ئەمە جوودێکی زۆر کراوە تا بەم شێوە دروست کراوە بەردەوامیش خزمەتەکرێت بەتەوامی زۆر کارمەندەکانی زۆر بەڕاستی لاگەن ینی من پێم ناخۆشۆک و شخصی خۆم یەکێ بێ ئەوە بڵێ ئەو بڵاوە فرە یان کلێن سێفرە ئێوانە بۆچی دروستکرا ئەم بتنەکە خۆرانە بۆچی دروستکراوە وەڵایکەیەتە ئێرە بێ وەکو پێڵوو چاوە بیپارێزی ئیتر هەچ دەبەی لێبێ هەچێکی لێ خۆی بزانێ بەڵێ بۆیە منیم بۆ ئێرە بۆیە جەوێکی خۆش بگونجیانم تێگەی تۆزێ خەم بە بابم جاکە منیەمە ئێرە ئەبێ بە وەفا بم بۆ ئەم شوێنەی خۆم ئاوا بە پیسی جێ نێڵم خاکێکی بیاگانەیش نییە من شاری خۆمانە وڵاتی خۆمانە خاکی خۆمانە سیرەکەم من خۆمیشدام قۆبڵی ناکە کە شتێک لێرا بێ بەدەستی خۆمی خەمە تەنەکەی خۆڵەکەم زووی بۆ ئەم شوێنانە زوویم بۆێن چەند ئیسراحەتەکەی کە ئاوا دێتم کەشەوە تاحم کە ئەم جوابینم
هەنی جەوێکی زۆر خۆش بوو لە جەنجاڵی و هەوای پیسمانە دوورە بەڵێ بەڵێ ئارەوەڵا شەوانە دەچم بۆ پارکی هەلوەکە لێ بۆ خۆمدا شەوانیشەچی بەڵێ ڕاضی شەکەی لەگەڵێ ئەراوەڵا وەڵا ڕاضەشەکەم من ینی ڕاکردن و پیاسەوە هەر ڕۆیشتنیش لاقەم باشە لەخوا بەزار سواز بۆخوای گەورە ینی هەم ڕاضیشەکەی ئەم هەوایکی پاک و زراعەتی من هەر ویژدانم قوبڵێنکس ئەو نەجگەرە لەوێ حەز ناکەم لەوێ نامرتاحی ئارا لە هەش شوێنێ بووم شتی خۆم کۆ کردوتەوە کردومە هینەوە باسم بیسومە لە هەندێک کەس کە ڕێنمایەک ئەڵێ کاکە شتە فڕێمەداڵێ لێرە منە کەسی خۆی هەیە پاکیە کاتەوە ئەین بەداخەوە ینی وابیرە نابێ هەتا کاچی بۆ سەیران ئەبێ نییە علاگەیەکە پێبێ علاگە گەورەکان ڕەشەکان تێگەی یتر کە ئەو شتە و لێ مێنێتەوە تێکەیت و گرێیت و خێتە شوێنێ نابێ ئاوا بە پیسیجیڵی تێگەی ئەوترێ ئینسان ئەگەر ئەو شوێنە بەی خۆی بزانێ بێ بە پیسی جێ نێڵێ ئەو شوێنە خزمەت ئێمی کردو بە ئەمیش پیسی نەکات بەڵێ ژینگە پیزەکە سلااوت لێ بێ زام جەنات چێڵێ لە سەروی تا چەند گرنگ ئینسان ئەم شوێنانە کە ئیسراحەتی تیاکە بە پیسی جێ نێڵێ کە لە شوێنەکە ڕۆی شوێنەکەی خۆی پاک ئەم شوێنانە شوێنێکی عامە واتە هەموو کەسەیە لێرە دانیشێ ئەو کەسانی کە زیاتر گوێیان بە و پاک و تەمیزی کەسانێکی کەمن بەداخۆ لەبەر زۆرینە نایپارێز زۆرینەی نایپارێزە تۆ تەماشەکە ڕۆژانە باخە پاگەکرێت و بەیانی وەرە هەروەکو خۆیەتی کابرایەت شتێکە خوات زەرفیشی پێ نایکاتە زەرفێ بێ لێ فڕی بە وازانێت کە شتێکە دایناوە و کەسانش کە ئەم چاکیەکەن هەر ئینسان پاکەکەنەوە گوێ نایەت گوێ بەوە نایە دوو هەمیش زیاتر ئەو خەڵکە ئێستا ئیتیمای بۆ هیچ شتێک نەماوە مای بۆ هیچ نەماوە نەخاک نەنیشتیمان نەشاری زیاتر تۆ ئێساکە تر خەڵکەکە بێتاقەتە خەڵکەکە زۆر ناڕەحەتە هی ئەوەیە زوو یەی بۆم شوێنە سەوزایی و با بڵێن پارکان ڕۆژانە لێرم ڕۆژانە دێ ڕۆژانە من لێرم لەبەرەوەی من ئیشم نییە دوای نۆڕان کە ئێمە دەرۆ لە ماڵایەمە بازار ڕێم لێران مەجموعەش شوێنی ڕاضی تایە ڕاضەکەم لە دوای ڕاضیشەکەی لەگەڵی ڕاضەکەم هەڵبوت ئالەتی تایە لێرە دانراوە ئالەتەکان ڕاضەی پێکەین دوایەوە یەن لێرادانیشینەمە مەجموعەیەکین هەموو ڕەفیق و برادەری یەکترین تەمە تەقی خۆشمانەکەن و ئیسراحەت لێرەتە دوای ئێوارانی شەڕۆنوە لە بازارە شتێکەکردە چنەوە بە ماڵ ئەمە ڕۆژخۆشی ئەی لەگەڵ ماڵ و خانەوەدەوە ناهێنی بلانی هەفتانە دو هەفتە جار ئەوان زیاتر بۆ ئێرە نایەن ئێمە خەڵکی منتیقی ئەورامان زیاتر بەرەژوو دەچن بۆ سەیران و گەشت خۆشتان خۆشە منتیقی خۆمان خۆشە ئەم شوێنە زۆر زۆر خۆشە بۆچی ئەم شوێنە مەسەلەن ئەگەر تۆ دانیشتی پارێزگاری لێ بکەیت زۆر چاکە تۆ باخێکیش بە خێویەکەیت لەوانەیە لە ساڵێک چوار جار ناچیتە ناوە باخەوە ئەبێ ئاوی بێ ئەبێ دارەکە ببڕێ ئەبێ خزمەتی بکەیت ئەبێ ئەگەر نەخۆشکەوت دەرمانی بۆ ئێمە هیچ شتێک ناکەین لێرە یەن دانیشتین باخێکمان بۆ ساز کراوە جوان و پاک و تەمیز شتەی هێنی ئەو شوێنە پیزمەکە شوێنەکەی خۆ پیزمەکە دوو هەمیش هەر یعنی ناحەی ئینسانیەکە ناحەی دینیەکە ناحەی هەموو شتێک ئینسانە بێ هەر وجدانی بجوڵێنێ بۆەوەی کە بکە ئەم شوێنە نابێ بە خراپی شوێنە شوێنی من نییە بە تەنیا شوێنی کەسێکی ترە لە دوای منیە دانیشێ ئەکە من پیسیکەم ئەوە بێ دانیشە لەو شوێنە واتە زیاتریش کە ئەوانش کە خەڵکی بێتاقەت و بینە ئێتیمام نەمانە بە وڵات وڵی ئەوە کەوتۆ سەر ئەو مستەوای کە خەڵک خۆی هەیە دی چۆن فێر بووە لە چی ژینگێگا فێر بووە ئەگەر ئەو ژینگەی کە ئەو بە باشیە نابێتی وە پاک و تەمیزی لێرە هەر پاک و تەمیزی ڕائگرێت خۆیەوە زۆر ئەساسە بووە ڕنگدانەوەی ماڵی خۆیەتی چونچێت لە ماڵەوە چەند تۆ پاک و تەمیزی لێرەش هەروە چونچێ لێرە ئەمە شتێکی گشتی و مافی گشتیە کە نابێ پێشێلیکە بێ بیپارێزی زیاتر ئەوەیە تۆ لە ماڵەوە زیاترین بی لێرەش پابندی بۆ دەی بۆ ئێرە بەڵێ من هەموو ڕۆژێک ڕێزەکەی لێرە ئێستا بینم ئارەقیشت کرد بەڵێ ئێستا ئارەقم کردووەرە وڵات ئیتر بە زستان بە هاوین بە هەر چوار فەسڵەکە هەر خۆش بێ ئێمە چەندێک ئیسفادە لە ڕاضەکە کردووە چەند کیلۆت پێداگرت وڵای من بەعکسەوە لەبەرەوەی نەخۆشم نەخۆشی دێشقایانم هەیە سەلامەت قەڵەو بووم زیاتر چونکە مەجموعە نەخۆشیم لەگەڵە زیاتر ڕاضەکەش بۆ ئەوەیە کاتە نرووسیم باش بە چونکە من ماوەیەک هەر نەمەتوانی بڕۆم ڕاضە لە کۆتای هەر سوودی خۆی گەێن نەمەتوانی بڕۆم بەدار شەقە ڕۆیشم یعنی تقریبان جاریەوە بە مانگ بە دوومان من لە جێگا کەوتم میسە لەخوا بەزادەی هەبوو ڕاضەکەی من ڕاضاکەمە جوڵم لێرە قاچم ماسوودەکانم بەقەوت بووە خۆم باشتر بووم ئەوەت کردووە چەند هەنگاوە ڕێی چوریەکەم باشتر شەکلەکەم باشترە بەڵێ ئەو مۆبایلەکە وەکوینە هەمووی
چەند هەنگاوە نێم پێداڵێ چەندزانە بۆ نمونە ڕۆژانە کە دیت و ئەڕۆیت ئێوارەکە سەیرەکەی چەند هەنگاو ڕۆیشتوی هەنگاوەکان تقریبن ئەو چەند بووەوەی کە 1500 شتێک ئازا تقریبن 5 کیلومتر و 74 متر ئێستا پێچ کە لەوەی 3 کیلومتریش ئەگەڕینەوە بۆ ماڵە تەمان بە پێین ئەمە بە پێین بە سیارە ناین بەس بۆ ڕاضێ بە نزیکەی 10 کیلومتر ڕۆژانە بە پێ پیاسە باڵێ بە پێ ئەجوڵین بەس بۆ ڕاضە بەس بۆ ئەوەی کە و ئارەق و چەوری و تەندروستێکی باش و لیاقێکی تقریبان باش ڕازەکە دیسپادە هەیە بۆ گەر بەردەوام بیشتەڵا وردە وردەکێش پێدا بۆ شەکرەکە ئەگە کێشدانە بەزێت ڕێژی شەکرەکەی دابەزانەوە ڕێژەی چەوری دابەزانەوە چونکە من هەم کۆڕسۆڵم بەرزە هەم چەوری سەرجگەرم بەرزە ئەگەر ئەمەەکەم سەلامت بیسپادایشەڵا باشترێ ڕازی باشتری ئەجا من وەکو پێشم وتی من ساڵانە لە جێگای مانگە دوو مانگە کەوتمی سە لەخوا بەزابێ بەپی خۆمە ڕۆم بەتوانای خۆمە کەس دەسم ناگرێت ئەمەیەکی لە سوودەکانی پارکەکە ئەمە دکتۆریش هەروە ئەڵێ دکتۆر ئەڵی چارەسەری تۆ ڕازەیە جوڵان نەبڕۆیشتن بەپی سلااوت لێ سەقم سەلامەبی مەمنونم تۆ لەگەڵ هاوڕێکەت دێن بۆ ڕێزەوە بەڵێ هەر پیاسەکەن یاخود هەڕاکردن شتە وڵی بەس پیاسە زیاتر پیاسە و ڕۆیشتن ومانایی تر لە خەریکن وڵی تقریبا نەمە 3 ساڵە بێ خەریکی نێمە بەڵێ لە ماوەی ئەم 3 ساڵە کە ئەم ڕازەیەکەی چەند کیلۆ توانیوە لە کێشی خۆدا من ئەو سانەوە و 6 کیلۆ بووم ئیستا 80 کیلۆم یعنی 16 کیلۆم داگردووەوە جسمیشمە تانی شتێکی جسمیش زۆر ڕێکە ماش بەڵێ ینی 16 کیلۆ داگرت بەڵێ 16 کیلۆم دابەزانەوە لە ڕووی مرتاحیوە جسمت مرتاحترێ زۆر مرتاحم یعنی هەتا شەوانە کە ئاخەوی یعنی خەوەکەشی خۆشە تۆ تێر بخۆی لە ماڵەوە ئەمجا هەر لە ماڵەوە دابنیشی یان لە شوێنێکە قەنەعەتی بێ خەوەکەشی ناخۆشە واتە ڕاضەکردن جگەلەوەی ئیسراحەتێکی باشی پێدا ڕازی جسمێکی باش پێدا خەوێکی قوڵی تەندروستی باڵێ تەندروست ئارە وەڵای ینی لە ڕووی زۆر شتۆ من ئیسفادەم لێ کردووە تا ئیسە شەکرم نییە زەختم نییە چەوریم نییە قەتیش ناوەمەوەی بە ساقم سواسە ئەمە تەمەەن ڕازەکەی و پیاسەکەی و لە پارکی ئازادی تا چەند گرنگە ئینسان ئەم پارکەکە ئەم سوودانەی هەیە حیلە دێ ئیسراحەتی تیاکە ئەم شوێنانە پارێزێ ئەو ئیسراحەتە بە جۆرە بیکا کە دوایی شوێنی خۆی بە پیسیجێ بەتاچید من ئەڵێم چەندە ئەنی تۆ ماڵی خۆتی خۆشەوێ چەندی ڕێز لە ماڵەکەی خۆت دەگری پاکوتەمیز بێ کە جوان بێ ئەبێ ئێرەش بگرە زیاتریش لەبەرەوەی تۆ لەوانەیە 4 کەس لە ماڵەوەبی بەس لێرە لەوانەیە بەلانی کەمەوە 500 نەفەر لێرەیە عنی ئەبێ زیاتر ڕێزی لێ بگریت لەبەرەوەی خەڵک تعلیق لێنەیە خەڵک باش شتێکی نەشیاوی نەزانەیە تێگەی خەڵکێک گەشتیارە دێت ئێرە ئەمە بە کللتوری ئەمە وایە بە سیرکردنێکی ئەو کەساوە تعلیقێکە بۆ تۆ شەرت نییە بێت قسە پێ بڵێ یا بڵێ ئەوە بوا کرد بەس بە سیرکردنی ئەمە تعلیقێکە بۆ تۆ کە بڵێ ئەو شێوازە کە کردی ناشرینە. باوەڕکە نیم ساعتە من وەخت خۆمدانا هەڵسام دەوروبەرەکەی خۆم پاک و خاوێنە بەر بەداخەوە کە ئێرە ئەبینم ئەوەشی ئەخوێنمەوە لە بیر مەچێتەوە بەڵایکەیە ئێرە بێ وەکو پێڵ و چاوە بیپارێزی ئەو لە بازار تەنەکەی خۆلەکە لە بەدەم یادیکردنسەکە قاتەوتی ئێستا پارکی ئازادی ناوی پارکی ئازادیە ئەچێنا وەکو پارک هیچ ئاسەوارێکی پارکی پێوە نەماوە. سەر چاوم بەڕێزی بژی سپاسی ڕاستەکەم زوو دێ بۆ پارکی دەست ڕۆژانی جمعان لەر خۆدیا لەگەڵ خانەوە لەگەڵ خێزانمادێ تا چەند چێژ لەم سروشتەی ئاوا سەوزای و ئەم شوێنانە بینی کە دوور لە ژاوەژاوی ماڵ و دوکان و بازار وەڵی شوێنێکی باشە خراپ نییە دووری لە قەرەباڵغی ئەتر وەختێکی بەسەر بێت ئاوە سەعاتێ سەعاتی تیاکە ینی ئەو مانوێتی کە لە هەفتەیە ماندۆ بووی بە تاکید ڕاستە فەرمێ بەڵام هەندێک شوێنە بینین کە ئاوا جوانە ئەم پارکە ئەو هەمۆدار و شوێنە جوانانەی لێ خەڵکێک نایپارێزێ ینی شوێنەکەی خۆی وێرانەکە اینجاجیڵێ ئەو ماوەتەوە سەر ڕۆشنبیری ئەو کەسە سەر تێگەشتنی ئەو کەسە بۆ ژینگە کە ئەو کەسە چۆن بۆ بزانە بە تاکید ئەو کەسە لە ماڵشەوە هەروایە ڕنگدانەوەی ماڵەوەی ناوێتی بۆ ئێرە ئەگە ئەو کەسە لە ماڵەوە خۆی پاکو تەمیز بێت و ئیتمان بەشتی خۆی بات بە تاکید ئیتمان بێرەژێت چکار ئەو کەسێ بۆ ئەینی شوێنی خۆیەوە بە هەفتی داهاتوو شوێنەکە بەی خۆی نازانێ نازان بۆ کارچێ خەڵک تیمای نییە بۆ شوێنە دڵی پێی خۆش نییە ئێوە ئەگەر بە خانەوادە بێن چۆن ئەو شوێنە پارێزن ینی چیەکەن کاتێک شوێنەکە زیاترین بەس بۆ مەسلەی پیادەڕەوی بۆ هاتوچۆ پیاسەکەن باڵێ
ئیسفادتان کردووە لەو ڕۆیشتن و وەرزە ئەو جۆرەکە لە وەرزشی بەتاکید ئیسفادەمان کردەوە زۆر باش الحەمدولله چێنێکە خەریکن ئەم منەوە چەند ساڵێک ئەم جمعانیم بەڵێ ئیسفادت لێ کردووە هیچ کێشی خۆت پێدا بەزای وەڵی وەکو چێژ نا بەس وەکەوەیە ڕۆژانە هەستەکەی وەکو ریاضەیەکە زانی لاشە دیسراحەتی پێ بەتاکید زۆر ڕاست ماڵەوەی ژێنی هەر خۆت بەت ناناگە ماڵەوەیان بەتاکید هەر کەسێ لە ماڵی خۆی باش پەرۆدەکرا بێ بدایەت باوەڕ بێ بچێتە شوێنێکیش کە ماڵی دوژمنی شەی پارێزێ ئەوەی کە فێری کراوە هەر ئەوەکە لەوێش بەڵام ئەمە لاقی بەنتی ماوانەوە نییە بەڵام باوەڕ بێ هەر هێرەنی هەموو شوێنێ وایە کووانە زوو دەی بۆم شوێنان کەمتر تۆزێک بەڵام چی ئەبینی لەو حاڵەتان وڵی خۆی ناخۆشە من زۆرجار هەر بوو لەو شتانە بم و باخەکە بێ ئاوەکە ئیبینم ئەوە هەموو پیسە جاری وایە لە مەڵا خۆ مادەم ئەوە پیس و پۆخلێکە نەقەر بێ ئاویش بێ وشیگەن باشترە زۆر جار و قسەیشم کردووە استراحەتەکەی کاتێ دیتەم شوێنانە ئەو ماشەڵا ئەم شوێنە خۆشترین شوێنە مادەم ناو جەرگەی شارە و شوێنێکی نزیکە بۆ هەموو کەسێکوانە جارەکانیشی ماشەڵا گەورن بەڵێرەوەڵا بە پێی پێویستیش خزمەتی نەئەگریتە نازان مەسەلە بێ ئاویشتی وایە یا کرێکاروشتیان کەمە نازانم زۆر بێ خزمەتە حقیقەت مانوێتی ئەو هەفتەیە دەرەچێکە لەگەڵ خۆدیان لەگەڵ خانەوادت بێتم والله من هەر بەتەنیایم بەس جاری وایە کە لە بازارەوە مۆ تا گەشتمە ماڵۆ بێراوڕم سراحەتکی چاگەم حتمما بەزەگەر لەگەڵ خانەوادە نایە بۆێرە نەوەله بەس ئەگەر خۆشتر بێت حتمما استراحەت چاک دەکەی بەس تۆ ئێستا هیچ نابینی یعنی ئەم تۆزە گوڵە نەبێ لەم باغا مناعلی و هاتوو مناوە گەڕام ئەو تۆزم بینیەوە ئاە گوڵێکی تیانە ئەجا دوایە زۆر بێ خزمەتە خەڵکە گەشت بەڕاستی خزمەتینە خەڵکیش نایپارێت لە سا هەشتای خەتای خەڵ خەڵکی کە ڕووی تێکە بەڕاستیانی ئەیسا ئەگەر ئەو شتە پیسانی دانە وایە چۆنێت تۆز دڵگیرترار وەنیە سێبەرەکەی هەچۆنێ باشترە بەس کە شتە پیسانە بینی باڕۆی من لای سمدانیشم بۆگەنێکی لێ هەستام ڕۆشتم ینی تر ئەوەیە ئەنجا خەڵک فێر نەبوو بەڕاستی من پێم وتی مەسەلە پەروەردەکەی بدایەتێتی چۆن فێرکرا بوو لە ماڵ و چۆن فێرکرا بوو ئیتر اینجا جاری وایە تۆ لە بازارێژە تو سێرێرە مەگەسە تۆزە باشە بۆ مەسلەی ئەم شتانیاندانەوە سەشت بۆ خۆڵشتیوە من جاری وای لە بازارە قەنەعات و بێ بە نیم سعات دەبێت چا بە دەستمە بوو ئاوا شوێنی نەبوو تانەکەیکی نەبوو ینی بەردەمی دوکانەکان بینوشتی تێفرادرا بزم پێم ئای بۆ پڕێبە بەز وڵی سلێرە تەنە گۆشتیوا هەیە بەڵام خەڵکەکە کەواتی خەتای خەڵکەکەیە وڵای ئەگەر خزمەت کرێ هەواکەی زۆر پاگامێک دووەمیش هەنێ شتێ ینی بەڕاستی نابێ من بە تۆ بڵم ئەو بکەیان نەسیحەیانی ئامۆژگاری خۆشە من ئامۆژگاری لە خۆم گەورەتر وەرەگرم بەس ئەم شوێنە جوانەمان هەیە هەندێکی بۆ نایپارێزە ینی بۆ شعوریەوە ناکە نابێ دبەکە فڕێ بدا و نابێ و شوێنە پیاکە بەیەکی بڵم وڵا ئەوە بکەیان شتێکی تر بکە ئەمە ئینسانەکە خۆی بەخۆی بچێتەوە خۆی بێ شعوریەوە خۆی بە شعوریە من دەبێ ئاوە دەسە وتایە قسمەنەوە دەبێ سەڵێکی خۆڵەوە بزای بۆ گەورەکە کەشتی ئەکات سەیری ئەویاکە ها چەند شتیان فڕدام گەورەکە کەشتەکە کا بچووکە چاوی نیێمە گەورەکانێکن بۆیەوە تێگی ئەی پێویست بۆ ناکەم بە تۆ بڵم وڵا ئەوە بکە ئەمە بکە هیچتیم پێ بڵم وڵا ئەو پارێزدا یان وڵا بڕۆ بۆ شوێنێکی تر نە ئەمە شتەکان ئێمەم خاکە خاکی خۆمانە خاکێکی بێگانە نییە ینی بۆچی بەم شوازە مامەڵی لەگەڵا بکرێت کە تۆ بزانانی بێگانێ و بەو شوازە پیسی بکەیت ئەسڵان ڕەنگە وەکو تۆڵی ئەوی بچێتە وڵاتێکی تریەوەی پارێزە بەزی خۆمانە چاوەکە ئامۆژگارەکە لە گەورەکەەوە دەست پێەکان جێتە بچووک مثم بە خەڵک مەڵێن وڵاڵن ئەم واکە ئەو واکەوەکە پیسمە ناکەم بە حکومە بڵێم وا بکەومەکە حکومەت خۆی چاوی هەیە خەڵکی خۆشمان چاوی هەیە باوشێن هەمووی خۆ هەموو شتێکی یاوەتێ دەسییاوەتی قاچیاوەتی چاویهاوەتی ئەقلیاوەتی هەموو شارکە جوانەیشمانەیە ئەو سەوزە جوانە و خاگەراجەکای شەکەم ڕۆژانە دوودا لە بەردەمە دەچم بە سەڵی ئاوێنم هەموو جارێس ئاویانە باش شوێنەکەژی من نەبێت بێنە جێبێنم لەبەر یادانیشم دوایەوەی نێژمێنی هەر جگە لە ئیسفادەکەی خێر ئەزانێکی لە ژێر یادانیشم سێبەر مایاتی ئەوەیەکی پاکمایەتی ئەتی پێویست بوو ناکەم من بڵێم بە کابراوڵە ئەو فڕێ لە بە کابرا بڵێ وڵە ئەوە لا بە لەوێ ئەبی خوش تویتە ئێرە شوێنێکی ئایلویە شوێنەکە سانی ساحەتی تیا بکەن نەک شوێنە بێت و وڵات پاشماوەی خۆلت جێ قەچەکانی لایلۆنێک لایلۆنێکی خۆ دەسێ لایلۆن لە بازار بە ئازادی نە لە زۆربەیشی وەکو تۆڵی تەنەکەی زبڵدانراوە ئەو نییە بڵێ لێناندانرا ئەو لە بازار تەنەکەی خۆڵەکە لە بەدەم یادی کرنسەکە قاتەوە دیوی من لە گەراجەکەی شەکەم کابرایە دانیە کێشێت لۆکەکە خاتە بەردەم گەراجەکەی من ئی بوو کاکەی خیتە دەباوەکە بەدەستێکات ناوە شوێنەکە تۆش دەبینە دانیشتی فڕێ منەبین ینی بە شەرتێکی علاگەی شمەڵواسی بۆ خۆم لە دەری شۆڵ ماسی
تو هەنێ شتێ ئەنی پێ دەڵم پێویست بۆ ناکاسی تۆ ئەوە بکە ئەوە مەکە ئەبێ خۆت ئینسانەکە خۆی عەقڵی بە خۆیان بچێتەوە. بەبیری تۆ بێ ئەم پارکی ئازادیە کاتی خۆی چۆن بوو ئێستا چۆن؟ کاتی خۆی زۆر خۆش بوو ئێرە بەڵام ئێستا خۆزۆتی بۆ بۆنی کەم ئاویەکەوەیە ئەو خزمە گوزارن کە جاران بۆ یەکرا ئیسە بۆی ناکرێ ئەمجا خەڵکی زۆر بوو ئێستا خەڵکیکەری زۆر زۆرە هەر لەوەیان نییە بەیانیانی ژوایە زوو دێ بۆ ئێرە ئارەوەڵا زوو دێم بۆ ئێرە تا چەند پێی مرتاحەبی تا چەند چۆنەڵی جەنجاڵی داوشار و ئیشت لە بیرە بات وەڵا زۆر وەڵا وەختی وایە دوو سەعاداری دوو پارکی ئادانی شو ڕێزەشی تیا کردووە وەڵا چوار دەوریم کردووە دەوری پارکەکە وەڵا ئیسفادەی تا چەند ئیسفادە لێ زۆر ئارەوەڵا زۆر ئیسفادە هەیە باشە بەس بۆچیە بینی هەندێکی خەڵکی نایپارێزێ هەندێکی بینی دێتە شوێنەکە وێرانیەکە بە وێرانی جێ چۆنە بە خۆربانی چاو هەموو شتێکە بووە ئەمما پیاوی حکوومەتی لێ وایە تێگەی ئاسایی ژێت بە دە ڕۆژانە سارێت و ئەڕایتە هیچ هەخین خۆی بۆ شعوریەوە ناکە بیپارێ خەڵکی خۆمان کۆش دەپارێزێ بە خۆربان نایپارێزێ ئەبێ چاودێر و ئاسایش مامەسەر ئەبێ چاودێری بێ ئەرەوەڵا ئەرەوەڵا بێ چاودێری بێ باشە بەس دنیاک تەنەکەی خۆڵدانراوە توانێت ئەو زبڵە بگرێت تر بۆ فڕێ بدە ئەوەتە ئێمە علاگەمان نەشتمانە خەڵک تێی ناکە ناوەڵە زۆر جارسە بینیمە دبەی ئاو فرێدراوە قاپی سەفەریان فرێداوە قاپی دۆدرمە ئەم شتانیان فرێدا ڕاستەکەی ئەرەوەڵا وەڵا وایە بەڵێ چینە سڵاوتان لێبێ زوو لەگەڵ خانەوادەکەتان دێن بۆێرە ناوەڵا زوو ناین بەس لاانێ مانگی جارەیان دوو هەفتە جارە زۆر باشە لێرە کە بینین ئاوا هەندێک شوێن شتیان فرێداوە هەست چۆنە ینی دەبین دبەی پلاستیکیە قاپی سەفەریە ئەین گوڵە بە ڕۆژە ئەوە زۆر زۆری لێ توێکڵەکەی فرێدراوە تۆ هەست چۆنە کەوشتانە وەڵای هەستێکی ناخۆشە ئەنجاوە بە هەستیش هین ناکرێ تەحملی لەگەڵ ناکرێ ئەبێ خەڵک علاگێ بێنە لەگەڵ خۆیان شتەکانی تێ بکە پێی ناڕەحەتە بیکاتێ ئەو دیمەنانە بینێ و پارکە جوانە ئاوە وێران کرا ئەرۆڵا هەر کە خۆمانی دانیشین لەم شوێنانە ئاوا پێمان ناڕەحەتە زۆر جارە بێ بگەڕێ بزانین چ شوێنێکەیە چ گۆشێکەیە شوێنەکە گونجاو بێ بۆ ئەرۆڵا ئێمە خۆشمان پاکەکەینە سڵاو لێبێ باش تۆ لەگەڵ خانەوادەکەتان دێن بۆ ێرە زوو باڵێ چی ئەبینی لە ناو پارکەکە وەڵای تۆزە پیسە ئەو ئارزشتەکەی گڕۆبڕۆشتیان ڕشتووە باشە بەس کەشەوە ئێرە جیاوازە لە ناو شار و لە قوتابخانەوانیە داروشتی زۆرتر تێ باشە بۆچی خەڵکی خۆمان وایە بە تایبەتی گەنجەکان باوگلەیە لە خۆم و لێوەش بکەم گەنجەکانی خۆمان زۆر بە کەمی گرنگی بەم شوێنانەدەن یا نایپارێزن یا وێرانیشیەکە وایە ڕاستە وڵای پێبی پارێزن باشتریان ئەگەرشیکەن لە دەرەوە تەنەخۆشتی لێ فڕێنەوە لە ناویشەوە سیرکە ئێستاوانە هەمووی تەنەکەی خۆڵە بۆ هەموو شتێکیان داناوە بەڵام هەندێکی دەڵێ ئەم شوێنە کارمەندێکی ئەو ئۆبێ پاکی کاتەوە شعوریەوە ناکە خۆی بیپارێ ڕێزی خۆ بگرە ینی پایکی تۆ من بۆ ماوەی 10 ساڵ 11 ساڵە هاتوێن پارکەکەم ئێواران هەموو یارێ لێرە مەگەری شیشی زەڕورمە لاشە ساغ بێن ئەم پارکە جوانە ئێستا بۆ بین ئاوە وێران بووە جاران کەی وابوو پارکی ئازادی شەکەلە و پارکانەی کە وەختی خۆی ئێمە زۆر زۆر دڵمان بۆ خۆش بوو کە شوێنێک هەیە کە تۆ بچی تیا بگەشیتەوە کە تۆ بچی خەمەکانتی تیا بەوابین کە تۆ بچی ساوزایی بینی کە تۆ لەگەڵ خانەوادەکەتا بین شوێشی لێبێ بەڵام بەداخەوە ئێستا پارکی ئازادی ناوی پارکی ئازادیە ئەچینە وەکو پارک هیچ ئاسەوارێکی پارکی پێوە نەماوە یعنی ئەمیش بە دوو بەش یەکەمینیان خەڵکەکە هیچ بەزەی و سۆزێکی بۆم پارکە نییە ئەو خەڵکە ئەبوو کە تۆ شتێک هێنی لە ماڵەکەی خۆتا ئەگەر لە ناو مەتبەخەکە تا لە ژووری میوانەکە تا سفرەیەکە بە دوو قاپەوە دوو ڕۆژ بەجێ هێشت و ئیدارەت کرد لەگەڵەوە خەیناکە ئێرە ژوالێ بکە بەڵامەوە تا ئەگەر بەیانیان بێن ببینن پیرێژن لە تەمەنی 6 بەرەو ژوورە لێرە بەیانیان ئەم پارکە پاکاتەوە باشە بۆ نای سێرێکی بزانێت هیلاشی ئەمانە بۆچی بە هەدەر بڕوە خۆی ئەم جۆرە پارکانە هەتا ساڵ تێپەڕێ بەدارەکانی گەورەتر و جوانتر و گەشاوەتر بێ بەس بن بیرمە 2012 و 11 زۆر جوانتر بوو لە ئێستا کاکە شتێک هەیە ئەڵێ لە گوڵیان پرسی بۆ گەشی وتی باخەوانەکەم مەردە کاتێک گوڵگەشە بێ
کە باخەوانەکە گرنگی پێ بە کە باخەوانەکە من و تۆ بەم پارگا سۆڕێنەوە یەک چڵ گوڵیتیانێ بە شەرتە من کاتی هاتوومەتە پارکی ئازادی لە هەر شوێنێکا گوڵە باخێ جۆرەکانی تری گۆڵ بە هەموو ئەنواعەکەیانەکانیشی بێگومان چیمەنەکانی پەڵەپەڵەیەک ماوەتەوە جا ینی نازانم هەر چەندەکەم من وەکۆ وایە ئەم پارکە ببینم وردە وردە هەتی و بکەوێ وردە وردە بکەوێتە سەرەوەی بێدەرەدانی و بێکەسی پێوە دیار ئێستا بۆ نمونە سەیری ئەگەر ئاوەکەیش بکەیت ینی زۆر وێران بۆ جگە لەوەی داهاتیشی هەیە ینی ناتوانرێت داهاتی ئەم هەموو کافتریایە بۆ خزمەتی ئەم شوێنە بەکاربێن بێگومان ئەگەر بێن لێ پێچینەوە بکەن ئەم کافتریانە ساڵانە پارێکی وایە لەسەر حساب بکەن ئەتوانن چەند تەنکەریشی ئاو بکڕن ئەتوانن کۆمەڵێ باخەوانی بۆ زیاب بکەن ئەتوانن منی وەکو خۆبەخش هاوڕێکانم وەکو خۆبەخش دیکەش هەیە خۆبەخشی هەر من بەیانی بانگوازێ بکەم لە ئەکاونتی خۆمانێ بڵێم چیە خۆبەخشە بۆ جوانکردنی پارکی ئازادی ڕەنگە وای لێبێ کولی دارێ دوو کەسی بەرکەوێ بەڵام ئەمە دڵسۆزی ئەوێ ئەمە دڵسۆزی جگە لەوەی کە پارکەکە بە هەر چوادەوری ئەپەرژینەکەی شتێنراوە لەبەر دەرگای سەرێکی پاسەوان پۆلیسی لێیە بەڵام شەوانە گەنج بە مەشروب و بە کۆمەڵش تۆێن لەو ژێردارانە دانیشن ئەو ناوای کەن بە هاوار و بە جێشتنی بڵی مەشروب و خواردن و ناو باشیانی پارکێک ئەکرێ ئەوە پەرژینەکەی بێ ئەڵێ باغ بەبێ پەرژین نابێ چەند خزمەتی ئەم پارکە بکرێ ئەوێ پەرژینەکەی پارێزرێ کاتە ئەو پاسەوانانە بێ ڕۆژانە بگەڕێن بزان ئەو خەڵکی کەیێتە ئێرە چونکە شوێنەکە شوێنێک نییە تۆ 250 پێبی لە ڕەنگە لە دنیا شتی وا زۆر کەم بێتەوە کە شوێنی ئاوا چێ بێتەوە بەشداریت هەبێ ئەبێتەوە پارە بێ ئەبێت تۆی شەبووی لای بەشداری خزمەتکردنەکە هەروکو بەشدارێکی خێریش بێت توانین تۆ ئیسفادە لەو شوێنە بکەیت و خێرشت بۆ بنووسە کارمەتیم جۆرەشانانە بێگومان منم بوو کاتێ وتوم ئەگەر تۆ ملیۆن دلاری هەبێ ڕۆژی $100 خەرجکەی بەشی 23 ساڵ پارەت پێ ئەی باشە 10 میلیۆنی هەیە باقیەتەکەی بۆ ناکەی بە 4 قوتابخانە و 4 شوێنی خەدەمی کەسە هەندێک لە قوتابخانەکان لە گەڕەکە دوورەدەستەکانە لە خانووە ئەخوێنن بۆچی ئەمە ناکەی دوای خۆشتێژێوێڵی بۆ خزمەتی شوێنی شوان ناکەی من ناوتێنم خەڵکیشی تر بە چاگە ناوتێنێ ئەمێنێتەوە بەرزی لای خەڵکی و شوێن بێگومان خۆشەویستی خەڵک بە پارە ناکڕێ کە خەڵکی خۆی هەستا بە هەندێک بە سەرمایه‌دارەکان لەنە سەرمایه‌داری نیشتمان پەروەر ئەی نیشتمان پەروەری لە چێە گەر تۆ بەدە سەرمایه‌دار 20 تەنکەر بکڕن 20 تەنکەرەکە ڕۆژی دوو کاروانی ئاوی دوکان بکەن بۆ ئەوە سازگارە بێت نە ئەم پارکەوت نە هیچ پارکی لە سلێمانیە بێ ئاو نابێ بێ خزمەت نابێ باوەڕکە نیم ساعتە من وەخت خۆم دانا هەڵسام دەوروبەرەکەی خۆم پاکوخایەنە بەر بەداخەوە کە ئێرە ئەبینم ئەوەشی ئەخوێنمەوە لە بیر مەچێت بەڵایکەیەت ئێرە بێ وەکو پێڵ و چاوە بیپارێزی ئەو لە بازار تەنەکەی خۆڵەکە لە بەدەم یادی کنسەکە قاتەوە دیوە ئێستا پارکی ئازادی ناوی پارکی ئازادیە ئەچی ناوەکو پارک هیچ ئاسەوارێکی پارکی پێوە نەماوە بەڕێزان ئەوەی کە دەبینین پارکی ئازادیەکە لەو شوێنانی کە شوێنەکە خەڵک بۆ ئیسراحەت و وچانێک ڕووە کاتەم جۆرە شوێنانە بەڵام بەداخەوە وەکو بەشێک لە قسەی ئەو کەسانیشی کە سەردانی ئێرەیان کردبوو باسییانە کرد پارکی ئازادی جاران زۆر لە ئێستا جوانتر بوو گلەیان لەلایەنی پەیوەندیدارە کردووە لەو هاوڵاتیانێکی کە سەردانی ئێرەکەن و نایپارێزن کە پارکەکە بەڕاستی بەشێکی زۆری شێمێنراوە ئەم شوێنانە بۆ ئەوەی ئینسان تێدا بحەوێتەوە مانوێتی هەفتەی دەرکات لەگەر خۆی یاخود هاوڕێک یاخود لەگەڵ خانەوادا کە دێنە شوێنە ئیسراحەت بکەن و کاتێکی خۆش بەسەر بەرن بەڵام ئێستا کە دەبینن پارکەکە بەم شێوازەی وەران بۆ ئێستا بۆ نمونەوەی کە لە پشتی منەوە دەیبینن یەکێکە لە حەوزی فوارەکان کە بەشێکی زۆری ئاوەکەی هەر وشک بووە کەمێکی تیاداماوە کە جاران داهاتی نێرە ئاوێکی زۆری تێدا بوو و هەتا ماسیشی تدا بوو دیمەنێکی جوانی بەخشی بوو بە شوێنەکە خەڵک ڕسمی دەگرت و کاتێکی خۆشی بەسەر دەبر بەڵام ئێستا کە دەیبینن خەفەتی لێ دەخۆن بەشێکی زۆریش لە هاوڵاتیان بەداخەوە دەڵێم شوێنەکە ناپارێزن دبەی پلاستیکی دبەی ئاویان پێ فڕێ دەدەن یاخود قاپی سەفەریان پێ شوێنەکە بە وێرانی جێدەیاڵن گوڵە بە ڕۆژ دەخۆن تۆکلەکە فرە دەدەن شوێنەکە ناپارێزن لە کاتێکا بەشێکی زۆری لە سەڵی خۆڵدانراوە کە ئەتوانرێ ئەو زبڵانە لە ناو خۆڵەکان دابرێت و کەمتر ئەزێتی ئەو کەسانە بدەن کە خزمەتیم شوێنەکەین و هیوادارین لایەنی پەیوەندیداریش
گوێ لەم قسانە گرت بێ بتوانێت لاینی کەم ئەو پارکە جوانە بە جوانی خۆی بێڵێتەوە و شوێنانی کە وێران بوون جارێکتر چاک بکرێتەوە ئەو کەسانشی کە یانەوێ ئیشی خێرخوازی بکەن بەڕاستی پارکی ئازادیەکە لەو شوێنانە کە پێویستی بە ئاودانکردنەوە هەیە پێویستی بە ئاو و بە تەنکەری ئاوەیە کە ئاودان بکرێتەوە بەنامەیەم جارەمان پێشکەش کردن تا بەرنامێکی تریمایکی پەیام بەخوای گەورەتان دەسپێرم خواتان لەگەڵ